کێ غیرەتی هەیە ببێتە جێگرەوەی سینوار؟ چی دەزانیت سەبارەت بە جێگرەوە ئەگەریەکەی سینوار؟ دوای ئەوەی ئیسماعیل هەنیەی سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس لە 31 تەموزی 2024 دا و دوای بەشداریکردنی لە ڕێوڕەسمی سێند خواردنی سەرۆک کۆماری مەسعود پزیشکیان لە تاران کرای ئامانج و کوژرا، حەماس بێسەرکردەمایەوە و گومانەکان سەرەتا وایان نیشان دەدا کە ئەگەری ئەوە هەیە خالید مەشعەل و یەحیا سینوار یەکێکیان ببنە جێگرەوەی هەنیە. دوای چەند ڕۆژێک حەماس لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە کە یەحیا سینوار بە فەرمی بووە بە جێگرەوەی هەنیە و بۆ لەمە دووە ڕێبەرایەتی گروپەکە دەکات. سەرەڕایەوەی یەحیا سینوار چەندین تاکتیک و شێوەی خۆحەشاردانی لاتۆنێ لە ژێرزەمینیەکاندا گرتبووە بەر و خۆی لە چاوی ئیسرائیل ون کردبوو، بەڵام سوپای ئیسرائیل لە ئۆپەراسیۆنێکی تایبەتدا ئەویشی کردە ئامانج و کۆتایی بە ژیانی سینواریش هێنا. لە ئێستادا کە حەماس بۆ دووەم جار لەم ساڵدا بێسەرکردەماوەتەوە، گومانەکان لەسەرەوەن کە ئەم جارەیان خالید مەشعەل ببێتە سەرۆکی نوێی حەماس و ڕێبەرایەتی گروپەکە بگرێتە ئەستۆ. بەڵام لە بەرامبەریشیدا ئەگەرێکی بەهێزتر هەیە و کەسێکی دیکە هەیە بە ناوی خەلیل الحەیە کە چاوی ئێران و سوپای پاسدارانی لەسرە تا ببێتە جێگرەوەی سینوار. خەلیل الحەیە کێیە؟ خەلیل ئیسماعیل ئیبراهیم الحەیە ناسراو بە ئەبوو ئوسامە لە دایکبووی 5 تشرینی دووەمی ساڵی 1960 لە غەزە. بە سیاسەتمەدارێکی فەڵەستینی ناوی دەرکردووە و نوێنەری ئەنجومەنی یاسادانانی فەڵەستینە لەسەر لیستی حەماس. ئەندامی مەکتەبی سیاسی حەماسیشە. دوای کوژرانی هەنیە بوو بە جێگری سەرۆکی حەماس و بەرپرسی نووسینگەی میدیایی ئەو گروپەشە. تا ئێستا چەندین هەوڵی بە ئامانجگرتنی دراوە و لە ئەنجامی ئەو هەوڵانەشدا 19 ئەندامی بنەماڵەکەی کوژراون کە ئوسامە و حەمزە دیارترینیان بوون لە ڕیزی کەتیبەکانی قەسام. خەلیل تەمەنی 64 ساڵە، هاوڕێی دێرینی سینوار بووە و لەم چەند ساڵەشدا شانبەشانی سینوار خزمەتی حەماسی کردووە. ئەبوو ئوسامە یەکێک لە دیارترین و توندڕەوترین کەسانی نێو حەماسە کە دەڵێ دەبێ شاڕ دژی ئیسرائیل بەردەوام بێ و کۆتایی بە زایۆنیزم بهێنرێت. الحەیە بڕوانامەی دکتۆرای لە بەشی زانستە ئیسلامیەکان لە سوودان لە ساڵی 1997 بەدەستێناوە. لە سەرەتای ساڵانی 90ەکاندا بۆ ماوەی 3 ساڵ لە زیندانەکانی ئیسرائیلدا زیندانی کراوە. لە ئێستاشدا ئەندامی کۆمەڵەی زانایانی فەڵەستینە، ئەندامی لیستی ئەنجومەنی یاسادانانی فەڵەستینە بۆ گۆڕانکاری و چاکسازی کە لە ساڵی 2005دا وەک نوێنەری غەزە هەڵبژێردرا و 73313 دەنگی بەدەستێنا. پێشتر و لە ساڵی 1984دا لە فاکەڵتی بناغەکانی ئاین لە زانکۆی ئیسلامی وەکوانەبێژ کاری کردووە. جێگری سەرۆکی ئەنجومەنی خوێندکارانی زانکۆی ئیسلامی بووە. هەروەها جێگری سەرۆکی یەکێتی کرێکەران بووە لە زانکۆی ئیسلامی و بەرپرسی کاروباری خوێندکاران بووە لە ئەو زانکۆیەدا. لە ئێستادا و بەپی ڕابردوو کار و چالاکیەکانی خەلیل الحەیە یەکێک لە ئەگەرە بەهێزەکانە کە بە جێگرەوەی سینوار دابنرێت. بەڵام هێرشەکانی ئیسرائیل و پێشهاتەکانی ئەم دواییە وایان کردووە کە دۆخێک بێتە ئاراوە و کەس نەوێرێت خۆی لە قەرەی بوون بە جێگرەوەی سینوار بدات. هەر چۆنێک بێت ئەمجارە دەبێت چاوەڕێی هەواڵی کوژرانی یەکێکی دیکە لە سەرکردەکانی حەماس بین و بزانین ئیسرائیل چەند ڕۆژ دەرفەتی سەرکردایەتی بە سەرۆکی نوێی حەماس دەدات.